بەڕێزان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان، ئێمە وەک کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە داواکارین لە بەڕێستان لە هەر سێ بەڕێزەکە کە بتوانێت کاراسانی بک بۆ کردنەوەی بانقێک تایبەت بە خاننشینی و کەسوکاری شەهیدان بۆەوەی ئەو فشارە زۆرەی لەسەر ئەم بانقە هەیە کەم بێتەوە و کاراسانیش بێ بۆ کەسوکاری شەهیدان و قوربانیانی کیمیاباران. ئێمە هیچ گلەیەکمان لە بانقی هەڵەبجە نییە، بەڕاستی کارێکی زۆر باشیان ڕاپەڕاندووە و دەستخۆشی لەسەر جەمستافی بانق دەکەین کە توانیویانە خزمەتێکی باش بە ئەو کارمەندانە یا ئەو کەسانە کە موچیان لە بانق هەیە هاوکار بن، هاوکاریان بکەن، بەڵام لەبەر زۆری هاوڵاتیان و لەبەر نەبوونی شوێنی گونجاو بۆ وەرگرتنی موچەی هاوڵاتیەکان داواکارین لەولانە پەیوەندداران کە ئاماژەمان پێکردن بتوانن هاوکار بن بەکردنەوەی بانقێک کە دووبارە داوایان لێ یەکەین پەلە بکەن لەکردنەوەی ئەو بانقە بۆ سەرجەم ئەو کەسانەی کە لە خاننشینی موچەوەرەگرن. لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی جەستەییەوە، لە ڕووی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو ڕوویەکۆ ئاستەمی دروست کردووە بۆ خەڵکە. دیارە خۆتان نەزان ڕۆژانە کاتێک کە موچەیە ئەو خەڵکە، من شخصی خۆم کاتێک کە موچەیە یعنی حکومە حاڵەتێک وەڵام خۆیان چۆن ئەو موچەیە وەرگرم دوای ئەو 2 مانگ 3 مانگ جارێک کە موچەکەمانیانێ بەو شێوەیە بە لێ بڕینەوە. ناڕەحەتێکی زۆری دروست کردەوە بۆ خەڵکە، بۆیە پێویستە هەڵەبجە پێویستی بۆ بانقە هەیە بۆەوەی کە ئەو فشارە گەورەی لەسەر بانقی ئاساسیەکە لابرێ.